لا لا بس منو خالد من كوري گەورەی هابم برا بچووکم خالدە دایکمەوە بێ خوشکمانیە هابە ئینسانێک بوو لە بنەماڵەیەکە کەرکوچی هونەرمەندێکی بوو لە ژیانی هەمووی داتە بۆ بۆنەی هونەرەوە هابە ئینسانێکە بەسیط و زۆر متەواضع بوو هابە بۆ هاوڕێی زۆر باش بوو بۆ خزم و ناسیاری زۆر باش بوو باوکێکە زۆر باش بوو بۆ مناڵەکانی بۆ کوڕەکانی باش بوو لەگەڵ خێزان باش بوو تقریبان نهایەتی شەستەکان مناڵ بوو لە شوێنێکە گۆرانیە کەوتووە دەوری 11 ساڵ بووە 10 ساڵان باسیەکەن من ئەو لەو کاتە من نەبوومە تەبعاً خۆی مناڵ بووە شاگردی خەیات بوو سالح خەیات دوایی کە عەسکەری و شتی تەواوەکە لە حەفتاکان 69 دەست پێی کرد گۆرانیەکانی بە کوردی لەگەر سەلاحدادا داودایی وت بە ڕەحمەت بێ لەگەر ناسر ڕەزازی بڵێ لەگەر هەر کام هونەرمەند بووایە تورکمان بێ هابە فەرقی جیاوازی نەبوو بە هەموویشی بە مامۆستایانە و بە خۆشی ئەیوت لای من 1952 حفلەی هەیە تەنیا خۆینا مەزەن لەگەر کەریم لەگەر ئیلهام لەگەر هیشام هەموو مطربەکانی ئیزاعەی هین هەولێر من لای من لە ئەرشیف من حەوت گۆرانی 6 گۆرانی کوردی هەیە وتووە عربی نییە بعضی مەقاماتی هەیە لە مەقامات وتووە عربی يعني لە مەقام بەرزاوی عربی وتووە دخوانێک عەمما نەوعود ئەوانە وتووە يعني زۆر کاسێتی لەگەر کەریمە كريم عثمان زور كاسيتي لقر إلهام وتوا لقر هشام وتوا لقر ناصر رزازي وتوا لقر مشكو وتوا مطربة كان هولير حموي كردوا سلاح داودي لقر سلاح داودي عينا دوسي بكره هياتي جماعة دوس عينا قديمة كان لقر وانش أكرم وزلي وأوانا عينا دانشتو